بەڕای تۆ کاک سعدی بۆ خۆم دەمێت. وەرەقەیەکی بەدەست نەبێ نووسرابێ بابەت ڕادیۆیان جوان نییە لەبەرمە بەڵام دەمیم وە کۆوانی ها وەچی کەتە چاک ئەیسە بۆ یەکەم سێریکە تەمسیلەکەت بۆ یەکەم لە میلەتی دەکەم سەیکە ئەوەی کە ئیستا پێتەڵێم تۆ دوای شتەکان بڕۆ خۆم ئەیکەم بە غەڵەتی ئەیلێم پەنێترم بیایە خۆم ئەیکەم ئەها من کەناو بۆ نمونە سێرم کە سەیریکە کاکە سەیریکە برای بەڕێز کاک ڕەشی سێرم کە من کەناوم ڕەشید فەتحوڵایە دانیشتووی شاری هەولێرم من زۆر پەشیمان بووم داوای لێبوردن لە هەر چوار پارچەی کوردستانەکەم بە زۆرە و ئیشیان پێم کرد من خۆم نەخۆشم حەبم هەیە بەڵێ دیارەت کە حەبەکانم نەخواردبوو لە ژێر کاریگەری حەبەکان ئەو کاریان پێم کرد دووبارە داوای لێبوردن لە هەر چوار پارچەی کوردستان نەیخۆی بە قسەکەم زۆر جوانە بەخوا وەرە ئێرە با دەستت دیار وەرە مانە لێ بەزەخت پێیان بنەرێ بەزەخت ئەمش بادە نەچم بانە لێ شفێری بانە لێ بابرێ بەخۆی عەقلی هەبوو تۆزەکەم بەدێ یەک دوو دەست ئەو باو تۆ بڕۆ تۆ بڕۆ تۆ بۆ بکە خۆت غەریب بکە ئای ئافەر دەرێ دەزە جیرایە یەک دوو ئاکشن خۆشەویستانی من زۆر زۆر داوای لێبوردن لە خزمان لە دۆستان لە هاوڕێیان لە ئازیزانم کورە لە هەموو کەس و کارم لە مشتری خۆشەویستەکانم جوملەکان بە تایبەت حاجی خۆشەویستەکان غەڵەت هێبوو کردم هەزار جار داوای لێبوردنەکەم ڕادیۆ بوو ئەنجا ئابێنەوە سەر مەوزوعەکەی خۆم بەڕاستی من باری تەندروستیم تەواو نییە حەپم هەیە زەخت و شەکرەمە کە حەپەکان ناخۆم جار بەجارێ ئاوام لێت بە قوربانتان بم ئەوەی ڕاکە هیچ کەس مێشکتەوە نییە ئەگەر زوو نییە پەر دەکەم جا بۆ سعدی نەڵێم شێتم ێجارێ بڵێم چی مێشکتەوە نییە جا بەزانیە پەر دەکەم پەر دەکەم پەر دەکەم لێم مەگرت جا بەزا پەخش دەکەم غەڵەت دەکەم یەک دوو سێ داوای لێبوردنەکە مێشکم تەواو نییە جار بەجارێ پەر دەکەم پەخش دەکەم دەی هاوم وەڵای ئافرم بەس ئەو سعدی زۆر زۆر مەمنونی تۆ شاڵات نییە پاک بیەوە شخصێکەکەت لۆ دروست دەبتەوە ئەمە نەیکوشم نەی بڕم خەتای وێ کە ئەمەدەزانیان بە قوربان سپاست دەکەم دوکانەکەی بەجی بێ لە نییە حەب بەخۆم نییە بەبێ بێ دوکانی هەفتە سەدە زایدە دەبێ کورە بۆ یەکەم بە 120 بەم ڕزی بێت تۆ دانیشەوە بە شەفکە دەرەوە وەرە پلانی پلان